سڵاوتان لێبێت. بابەتی ئەم جارە زۆر گرنگە. بۆ دایکان و باوکان گرنگە، بۆ کۆمەلگا گرنگە، بۆ بەرپرسانی حکوومەتیش گرنگە. لەبەر ئەوەی ئەم بابەتەی کە ئێمە ئەمڕۆ باسی دەکەین زۆرێک لە پسپۆڕان و زانایان لە جیهاندا بە حاڵەتێکی زۆر مەترسی ناوی دەبن کە ئەگەر هات و ڕێوشێنی تایبەت نەگیرێتە بەر ئەگەری ئەوە هەیە کە ئەم جۆرە نەخۆشیە زۆربەی زۆری منداڵانی کۆمەلگاکانمان لەدەست دەربێنێ. ئەویش نەخۆشی ئۆتیزمە. بۆیەش ئۆتیزممان هەڵبژاردو ئەمڕۆ چونکە لەم هەفتەیە ڕۆژی جیهانی ئۆتیزمە. لە سەرتاسەری جیهان باز لەم نەخۆشیە دەکرێت. بابزانین ئەم نەخۆشیە چییە؟ تا چ ڕادەیەک لە کوردستان هەیە؟ ئایا ئەو نەخۆشیە کە باسی لێوە دەکرێت بەو شێوە مەترسیدارە کە وای لێبێت تەنانەت لایەنی پەیوەندیداریش گوێ بۆ ئێمە و بۆ زانایان ڕابگرن تاوەکو هاوشان لەگەڵ دایکان و باوکان بتوانین کێشەکان چارەسەر بکەن. کۆمەڵێک پرسیارمان هەیە، کۆمەڵێک زانیاریشمان هەیە کە لەگەڵ مامۆستا مەهدی ساڵح، مامۆستای زانکۆی هەولێری پزیشکی کە ئەو خۆی پسپۆڕێتیەکەی لە بواری فیسیۆلۆژیدایە، بەڵام شارەزاییەکی تەواوی هەیە لە بواری نەخۆشی ئۆتیزم. دکتۆر جان بەخێر بێی سەرسەر و سپاس بۆ ئامادەبوون. ئێمە سەرەتا لەگەڵ مامۆستا دەست پێ دەکەین چەند پرسیارێک دەربارەی ئەوەی ئەم نەخۆشیە، ئەم ئۆتیزمە کە ئێستا سەردان و کۆبوونەوەی کۆمەڵایەتی نییە باسی لێوە نەکرێ. زۆر دایک و باوک دەپرسن منداڵەکەم هەیەی نیەتی چییە خۆی ئەم نەخۆشیە؟ بۆ خۆی لە ئەسڵا ئۆتیزم نەخۆشین نییە وەکو حاڵەتێک باسەکرێ لەبەرەوەی کە ئێمە بزانین ئۆتیزم چییە، دەبێ ئەوڵ بزانین کە بازێک لە دیفینیشنەکان ئەوانەیە کە تعریف دەکرێت باسی لێ دەکرێت بازێک وەکو نەخۆشین، بەڵام لە ئەسڵا وەکو حاڵەتێک وەکو کاندیشنێک باسی لێ ئەکرێ. ئۆتیزم بۆ خۆی لە ساڵ 1943 دیفاین کرا، تعریف کریا وەکو نەخۆشینێک کە ئێستا هەیە 11 کەیس ئەو دەم بەو شێوەیە ناسرا بەناو کەیسی ئۆتیزم. بەناو دکتەر کانەر بوو، ئەو شتەی نووسی ئەو واژێ ئەو وشەیە بەو شێوەی هێنا ناو پزیشکیەوە و ئەو حاڵەتانەی کە باسی کرد حاڵەت هەیە بوو لەوەی کە منداڵەکان لە ناو خۆیاندا بوون، پەیوەندیان لەگەڵ کەسی تر نەدەکرد، یاریان نەدەکرد لەگەڵ خەڵکی تر، لەگەڵ منداڵی تر، قسەیان باش نەبوو و بە هەر حاڵ بەو شێوە گریتری شتەکانی کە بوویان پەیوەندی دروستکردن لەگەڵ منداڵەکانی تر بوو، قسە نەکردن بوو و تێنەگەیشتنی بازێک لە وشەکان بوو. بۆ نمونە ئەگەر لیان ناڕەحەت دەبووی، لیان عاجز دەبووی، تێنەدەگەیشتن کاتۆ بە دموچاو بە ڕوو خەریکی لیان نیشانە دێ کە ناڕەحەت. ینی کێشیان لە وەرگرتن هەیە، لە وەرگرتن هەیە و دەربڕینیش هەردوو، ینی هەردوو لایەن هەم ناتوانن باش وەربگرن و هەر ناتوان ئەو شتێک کە دەیان هەوێ باسی بکەن نازانن و ناتوانن باسی بکەن. زۆر باشە. ئەوە لە ساڵی 1940 کە بیدایەت دەستی پێکرا و کە بە حاڵەت ناسیێنرا یانوەکو ئاماژەت پێکرد بە نەخۆشی باسکرا. ئەگەر ئێستا دۆخەکە، ینی ئەگەر ئێمە باسی ڕووپێویەک بکەین لە جیهاندا، دۆخەکە لە چه حاڵەتێکدایە بەنیسبەت حاڵەتی ئۆتیزم؟ لە جیهاندا ئاماری ئۆتیزم خەریکە هەر زیاد دەبێت. پێشتر ئامارەکان زۆر کەم بوو، ئێستا زیاد دەبێت. هەندێک دەڵێن کە ئامارەکان کە زیاد دەبێت ئەوەیە کە ئەو دەم دەستنیشان نەدەکرا، ینی حاڵەتەکە هەر هەبوو بەڵام دەستنیشان نەدەکرا. ئێستا لەبەرەوەی کە بەرحاڵ ئەوانەی زانایان و پسپۆران زۆرن و دەستنیشان ئەکری، بۆی ئامارەکە زیاترەوە. شتێکیش کە هەیە ئامارەکان بەڵاو نەدەکراوە، ینی ئاگادار یەکترین نەبوون خەڵک بە شێوە. ینی زۆر جاروایان دەزانین تەنها لە یەک شوێن. باڵێ هەر کە بۆ خۆی دەهات ئاماری دەدا بۆ شێوەیە. بەڵام ئێستا جیهانیە، ئێستا جیهانیە و هەندێک شتیش دەڵێن بەرحاڵ کاریگەری هەبووە لەوەی کە ئامارەکان زیاتر بێ. شتێکە شایانی باشە باسی بکەم ئەوەیە کە زانایەک هەتا باس لەوەی دەکا لەوانەیە کە ئەو ئامارە ئاوەها زیاد دەبێ. شتێک دەڵێن بۆ خۆیان بە ئینگلیزی دەڵێن ئێج ئۆف ئیڤالوشنە، یعنی قەراغی ئەوەیە کە مرۆڤ لەو حاڵەتێک کە ئێستا هەیە بچێ بۆ حاڵەتێکی تر. چۆن ئەمە نیاندرتاڵەکان گۆڕانکاری پێشهات مرۆڤ بەو شێوەیە، هەتا دەڵێن بەو شێوەیە ئەوەندە زۆر دەبێت. کەواتە شێوازی زیادبوونەکەی ئەوەندە زۆرە کە دەڵێن لەوانی کۆمەڵگەی مرۆڤایەتی لە پاشە ڕۆژە ئەگەر ڕێی لە نەگیرێ هەمان جۆرێک لە جۆرەکان ئەوەندە باڵێ زۆر بن کە ئێمە ینی لە چاوان نسبەکەمان بەڕاستی کەم ببێتەوە. ئێمە بەبەستم ئەوانەیە کە وەکو مرۆڤی ئاسایی بەڵێ زۆر باشە. چێن ئەو کەسانی کە یان ئەو منداڵانەی یان ئەو خێزانانەی کە زیاتر مەترسیان لەسەر مەترسیەکانی توشبوون بە حاڵەتی ئۆتیزم چییە؟
بۆ خۆی مەترسیەکان ئۆتیزم لە ئەگەر هۆکارەکەی باسکەینەوەڵ بابزین هۆکارەکەی چێ هۆکارەکەی ئەوەی کە باز دەکرێت دوو تایپ هەیە دوو جۆر هەیە نەوەیەکی ئەوەیە کە ئێمە توش ئەبین بەوەی کە ژیانمان بە شێوەیەکی ئاسایی و تەبیعی و نۆرماڵ نییە نەوەیەکە هەیە جێنێتیکلی ئەمە بەرحاڵ زەمینەی نەخۆشینەکەمان هەیە ئەو هۆکارانەی کە لە دەوروبەر هەیە وای لێکە ینی هەم جێنێتیکە هەم ژینگەیە وەکو زۆربەی نەخۆشی باڵێ بەڵێ وەکو زۆربەی نەخۆشینەکان ئەوەی کە جێنێتیکلیە ئەوانەیە کە لە ڕیسکدانوە بمان هەیە پێشگیری بکەین و بەرگری بکەین ئەوەی کە ڕوونەدا تێستهای جێنێتیکە 61 جین ناسراوە کە ئەو 61 جینە ڕیلیتدن بە ئۆتیزم ئەو 61 جینە جینهایەکن کە زۆربەیان لەسەر مێشک ڕۆلیان هەیە و ناهێڵن لە ناو مێشکە خانەکانی مێشک پەیوەندیان پێکەوە بێ و ئەوە کێشەیەکەیە کە لە نەخۆشی لە حاڵەتی ئۆتیزمە هەیە کە ئەم جۆرە بۆ ماوەیە لەگەڵ زیادبوونەکەی لەگەڵ ئێستا ناگونجێکەوەتە باڵێ هۆکاری ژینگەیەکان لەوانێ زاڵتر بن ئێستا خەریکە باڵێ هۆکاری ژینگەیش خەریکە بەو شێوەیە وا ئەکات ئەگەر ئەو حاڵەتی جنتیکە بۆ ماوەیە پێشتر دەرفەتی ئەوەی نەبوو خۆی نیشان بدات لایف ستایل و شێوەی ژیانی ئەمە وای لێکات ئەگەر حاڵەتهای زۆر کەمیشە بوو پێشتر ئەوانە زیاتر ببێت بێتە ڕوو زیاتر خۆی نیشان باوە ڕەنگی زیاتری هەبێت لاو منداڵانەیە کە بەرحاڵ جنتیکلی بیسیان هەیەەوە پایان هەیەوە دەتوانن بەرحاڵ تووشی ئۆتیزم ببن بۆیە ئەوانەیە کە لە ڕیسکدان ئەوەڵ جنتیکلی دەبێ بزانین ئەوانەیە کە جینەکانیان هەیە ئەگەری توشمونیان هەیە شێوەی ژیانی ئێمە ئێستا باس لە شاشە و تابلێت و ئەو شتانە دەکرێت ئەوانە دەتوانن ڕۆلیان هەبێ ڤایتەمینەکان ڕۆلیان هەیە کەم بن بەڵێ مەسەلەن بۆ نمونە ڤایتەمین دی ڕۆلی هەیە و فولیک ئەسید توێژی ناوەهایی کە کراوە کە لە کاتی سک پڕیا بەڵێ دەتوانێت پێشگیری بکە ینی کەمبوونی دەتوانێت وا بکات کە زیاتر توش بێ هێوی متاڵەکان ئەو شتانێکە لە ناو بۆ نمونە ئاوی بیرا هەیە یا ئاوی نەپاڵێراو هەیە ئەوانە زۆرتر دەتوانن کاریگەریان هەبێت لەوەی زۆر باشە مامۆستا کۆمەڵی قوتابی لە کۆلێژی پزیشکی کە یەک لەوانە پەرێزە خۆی و هاوڕێکانی توێژینەوەیان کردووە لە یەکێک لەو داواکاریانەی بۆ تەوابوونیان لە کۆلێژی پزیشکی ئەوان چەند زانیاریەکیان دۆزیوەتەوە چونکە زانیاریەکانی کە تا ئێستا ئێمە باسمان کرد بە شێوەیەکی جیهانیە ئەوان کۆمەڵێک زانیاریان وەرگرتووە لە ئەنجامی توێژینەوەکەیانە لەسەر کۆمەلگای کوردی بابێک کۆبزانین ئەوان گەیشتونەتە چه ئەنجامێک و چۆن باسی ئۆتیزم ئەمە خۆمە ساڵانە هەموو تەڵبەکانی مەرحلە چار دەبی توێژینەوە بکەن ئەمەش لەگە برادەکان بڕیارماندا لەسەر ئۆتیزم بکەین چونکە پێشتر نەکرابوو لە کوردستان و لە عێراقیش نەکرابوو و بەخۆشی ئێستا ئۆتیزم کێشەیەکی ینی جیهانیە ساڵ بە ساڵ زیاتر دەبی تو داکوبا بۆ هەموو خەڵکیش زانیاریان لەسەری کەمە خۆی لەسەر دەرەجەی توندی ئۆتیزم و ئەو فاکتەرانەمان کرد کە پەیوەستن بە ئۆتیزمەوە و ئەوەمان لۆ دەرکێت کە زۆربەی منداڵەکان دەرەجەکەیان کەم بوو دەرەجەی ئۆتیزمیان و ئەو فاکتەرانەی کە پەیوەستن بە ئۆتیزمەوە ئەوە بوو کە شاشە سکرین تایم بە دەرەجەیەک دوای خزمایەتی نێوان دایک و باوکو و ئەو کێشانەی کە منداڵ تووشی دەبی لە کاتی لە دایک بوون و تەمەنی دایک و باوک چکە تەمەنیان چەند گەورەتر بی ئەوەندا ریسکی ئۆتیزم زیاتر دەبی و ئەو هەبوو دەرمانانەی ڤیتامینانەی کە دایک لە کاتی دووژیانی دەیخوا و هەروەها ریزبەندی منداڵ لە خێزانەکە ئەوانە هەمووی ئەو فاکتەرانە بوون کە ریسکی ئۆتیزمیان ینی زیاد کردیان. ئۆتیزم خۆی بۆ ماوەیە ینی ئەو منداڵانی کە ئۆتیزمیان هەیە بەخوایان معارزن لۆی تووشی نەخۆشیەکە بن بەس ئەو فاکتەرانی کە باسمان کرد ئەوان وە دەکەن خراپتر بیتن. یعنی ئەگەر ئەو فاکترانە هەڵگرین لەسەر منداڵێکی بوون منە شاشەی لێ کەم کەینەوە یانیش داکوباب تەجروبەیان زیاتر بیتن و منداڵەکەیان بەخێو بکەن ئەوە ئۆتیزم بە دەرەجەیەکی زۆر کەم دەکرێت ینی چاک بکرێتەوە منداڵەکە لە مستەقبل وەکو منداڵێکی ئاسایی دەبیتن ینی ئەگەر مەسەن لە قسەکردنی لەگەڵ خەڵکی لە تێکەڵاوبوونی لەگەڵ خەڵکی ئەوانە دەتوانین چا بکرێتن. زۆربەی منداڵەکان هەتا هەمان بوو
15 ساعت تمشي تيفي دەکرد و گوم ئەوەشمان بەڵگەشمان لۆوەی مەسەن ئەوانی کە چوینە سنتەرەکان منداڵەکە شاشیان لێ قەدەغ کرا منداڵەکان زۆر فەرقیان کردیە یعنی فێرە قسە بووینە لەگەڵ خەڵکی کە تێکەڵاو بووینە لێ شاشە بە دەرەجەیەک و خزمایەتی نێواندا و بابیش دەتوانم بڵم دەرەجە دوو چکە ئەوانە پرسنتێجیان زۆر بوو. دەستیان خۆش بێ پێم وایە توێژینەوەیکی باشیان کردووە بە تایبەتی کە کۆمەڵی قوتابی گەنج هەستیان بۆ کردووە ئەم حاڵەتە لە کۆمەلگای ئێمەش هاوشان لەگەڵ کۆمەلگا جیهانیەکان کە ئەگەری ئەوەی هەیە ئۆتیزم زیاد بکە لە کۆمەلگای ئێمەش زیادی کردووە بۆیە من دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم لایانی پەیوەندیدار گرنگی بەم جۆرە توێژینەوانە بدە کە هەر ئەم توێژینەوانەیە وا دەکە ڕاستە ئەو حاڵەتە لە هەموو دنیا هەیە بەڵام هەر کۆمەلگایەک لەگەڵ کۆمەلگایەکی تر کۆمەڵێک جیاوازی و تایبەتمەندی خۆی هەیە کە دەکرێت چارەسەرە پزیشکەکانیش بەو ئاڕاستەیە ببرێت باسی لە کۆمەڵێک فاکتەر کرد کە ئەوان هەستیان پێکرد کە هاوڕابوون لەگەڵ قسەکانی تۆش بەڵام پێش بچینە نیشانە سەرەتاییەکان دەمێت زۆر بە کورتی کە ئەو پرسیارەش لە ناو خەڵکە کە هەیە دەربارەی بەکارهێنانی سکرین شاشە ئایپاد ئایفۆن تابلێت واتێڤەر ینی ئەو شتانی کە ڕۆژانە منداڵەکان بەکارێن زۆر جار باز لەوە دەکرێت کە ئەمە ڕێگایەکی تر بێت و ڕاستچیە لەسەری پێم خۆشە لەسەر شاشە هندێک زیاتر باسکەم نازانم چەندە دەرفەت هەیە زۆر باش ئێمە ئەو شتانەیە کە دەچێتە ناو مێشکمانەوە هەستەکانن بە چاو هەست دەڕۆ بە گوێ هەستەکان دەڕۆ ئەو هەستانەیە کە دەچێتە ناو مێشک لە منداڵانی ئۆتیستیکە ئەوانەی کە ئۆتیزمیان هەیە ئەو هەستانە کە دەچێت وەکو مرۆڤی عادی نییە بۆیە ئەگەر منداڵێک دێت تەمەشای شاشە دەکا ماوەیەکی زۆر ئەو بەشەی کە سنس یا هەستی بینین دەگوازێتەوە بۆ ناومێش ئەو بەشە زۆر بە قووەت دەبێت کە بە قووەت دەبێت ئەوانی تر بۆ خۆیان دابەزن کەمە بنەوە بۆیە منداڵێک کە تەمەشای تەلەڤیزیۆن دەکات حتا منداڵی عادیش تەمەشای تەلەڤیزیۆن دەکات ئەگەر بانگیەکە ئەسڵ گوێ لێ نابێت لەبەر چی لەبەرەوەی کە ئەو وەختا هۆرمۆنێک هەیە لە ناومێشکە بە ناو دۆپامین ئەو هۆرمۆنە زۆر ڕیلیز دەبێت و لەزەتێک خۆشیەک دەدا بۆ منداڵە بۆیە ئەو منداڵە پێی خۆش نییە ئەسڵ شتێکی تر هەستەوەرەکانی ترێت ئەسڵەن شتەکانی تر دقیقاً وەکو ئەوەیە باقی شتەکانی دابەزێت لاواز ئەبێت ئەوی تر بۆیە منداڵانی ئاوتیستیک بینینیان زۆر تەواوە ینی فۆتۆگرافیک مێمۆریان هەیە ینی مێمۆریان وەکو وێنە شتەکانی چێتە ناوەوانێت لە چارەسەرە بەکاربهێنرێ زیاتر دەتوانێت یەکێ لە ڕێگەکانی چارەسەر ئەوەیە PRTە یعنی ئەوەی کە شتێکە بە قووەتە شتەکانی تر بەوێوە پێی بدەیت وەکو دەرمانێکە لەگەڵ خواردن دەیدیتە منداڵی کەواتە هۆکاری شاشەکە لەوە دەتوانین بەڵێ دەتوانێت زۆر نیشانە سەرەتاییەکان کە هاوکارم دکتۆر هەردی ئامادەی کردووە لەم سلایدەیە کۆمەڵایەتی پەیوەندیکردن ڕەفتارکردن ئەگەر بتوانانی لەسەر ئەوە قسەم لە بۆ بکەیت نیشانەکان چۆن دەردەکەون ئۆکەی نیشانەی ئاوتیزم چەند شتمان هەیەمە لە ئاوتیزمە یەک ئەوەیە کە ئەگەر جێنێتیک بێت ئاوتیزم و ئەو فەکتۆرانە لەگەڵی بۆ ماوەی بێەوە و شتانە لەگەڵی بێ لە زۆر منداڵیەوە هەست دەکرێوە دەبینرێت بەڵام لەوانە دایک و باوک هەستی پێنەکەن نەزانن کە ئەو شتە هەیە ئەوەیە کە ئاگادارکردنەوەی کۆمەڵگا کە ئەگەر ئەو شتانەیان لە منداڵی خۆیاندا دی ئەگەری هەوەی ئەو پرسیاریان بۆ بێتە پێشەوە کە لەوانەیە ئاوتیزم بێت زۆر گرینگە بۆیە ئەو نیشانانە یەکێ ئەوەیە لە منداڵیە شتێک هەیە بەناو سکرینینگ ئەوەی کە دەستنیشانکردن پێشەوەی کە ڕووبدات بۆ نمونە منداڵ ئەو دەنگانەی کە لە منداڵیە تەمەنی زۆر خوارەوە نیەتی باشە ئەو دەنگانە و سەوتانی زۆر کەمترە یەک ئەوەیە کە لەوانەیە نووسنی منداڵەکە باش نەبێ یەک ئەوەیە کە وشە بەکار نایێنێت یەک ئەوەیە کە دووشە پێکەوە ناتوانێت تێکەڵاو کاوش بە گوێرەی تەمەن بۆ لە پاش ساڵێک ساڵ باڵێ بەڵام زۆربەی حاڵەتەکان لە 18 مانگ تا 2 ساڵ و کەمێک ئەولاتر دەستنیشانەکریوە ینی ئەو کاتێکە کە دایک و باوک دێن سکاڵا دەکەن دێن باسەکەن کە بەڵێ ئەو منداڵی من گوێ لێ نابێ ئەو منداڵی من قسەی دەکرد تا ئێستا چ بووە قسەکردنەکەشی ڕاوەستاوە پێشتر نەدەترسا لەو شتە ئێستا دەترسێ پێشتر نەدەسوڕا ئێستا خەریکە دەسوڕێ پێشتر تمشاکردنەکەی ئاوا بۆ ئێستاوانە پێشتر تمشای لە ناو چاوی من دەکرد چاوی لە چاوم دەبڕی ئێستا وانە چاو لە چاوی دەکەم دەڵی شەرم دەکا پێشتر خواردنی باش بوو ئێستا باش نییە خەوی باش بوو ئێستا باشی ینی کاتێکە دایک و باوک ئێزعاج دەبن
ئەزیەت دەبن لەو منداڵە ئەو جار منداڵەکە دەبن بۆ لە حاڵێکە دەتوانین پێشتر دایک و باوک ئاگادار بکرێنەوە ئەو شتانی کە هەیە ئێمە بزانین و زووتر چارەسەرکەین لەبەرەوەی کە زۆر گرینگە دەگوترێت ئەگەر زووتر بگەی ئەمریکیەکان یەک مەتەڵیان هەیە باسیکان هەیە دەڵێن یان 1 ساڵ کار بکە تەواو هەموو ڕۆژێک کاریان لەگەڵ بکە یا ئەوەی کە ڕۆژێک نەڕۆژێک و تاخری تەمەنیان یانی ئەوەی کە تۆ بەردەوام نەبی و زوو نەزانێ وەزعکە قەزیەکە کێشەکە زیاتر دەبێت هەموو ئەمانی باست کرد باڵە کاریگەری کۆمەڵایەتیشی دەبێت کاتێک ئەو منداڵە کە ئیتر دەگاتە 2 ساڵ و بەرەوسەرەوە کاتی ئەوەی هەیە کە تێکەڵ بێ لەگەڵ هاوتەمەنەکانیە ڕفتاری ئەو کاتە چۆنە بێت لە ڕووی کۆمەڵایەتی و ئایا دوورە پەرێزە حەزی لێی نییە یان زۆر جار دوورخستنەوەی منداڵ لەگەڵ منداڵی هاوتەمەنی خۆی لەوانەیە کێشەیەک بێ بۆ ئەمە منداڵ کە دەیهوێ دەگاتەوە تەمەنە دەیەوێت سوسیالایز بێت بچێتە ناو کۆمەلگا لەگەڵ منداڵی تر بەرحاڵ تێکەڵ بێت و یاری بکە ئەو منداڵانە ئەو شتیان نییە یعنی لەگەڵ منداڵی تر هەم ئەوەیەکە ینی کێشەکەوەیە کە نازانن چۆن بچنە پێشەوە چۆن نازانن ناتوانن هەستەکانیان دەرببڕن ناتوانن هەست وەربگرن ئەگەر منداڵێک دەستێکیان لێدا نازان بۆچی وای کردووە منداڵێک دەگریت نازانی بۆچی دەگریت و ئەگەر ئازارێکی هەبوو بەڕاستی نازانێت کە چۆن ئەو ئازاری خۆی بگەینی بۆیە پیان خۆش نییە لە ناو منداڵەکانی تر بن جا شتێکە گرینگە لێرە ئەمە بزانین خۆمان وەکو دایک و باوکێک بنینە جێگای ئەو منداڵێکە لەو شرایەتە لە وەزەدایە بزانن زۆر عەزیەت دەبێت بۆیە ئێمە دەبێت بگەینە ئاستێکە بزانین لە ناوەوەی منداڵەکە وەکو منداڵەکە تەماشای دنیاکەین یەک ئەگەر ئەوەیە کە ئەمە ئەتوانین بڵین ڕێگاکانی دەستنیشانکردنە کە ئیتر ئێمە دەست پێ دەکەین ینی ئەمە چۆن دەستنیشانی بکەین یەک ئەوەی کە دەزانین کە پەیوەندی دروست ناکات لەگەڵ منداڵ دێت دەستی ڕادەکێشێکە لەگەڵی یاری بکەن ناچێت تێناگات زمانی لەش و زمان تێناگات دەڵی دانیشە ئەمانە ببوورە پێت دەبڕم کەوتونەتە ئەو حاڵەتی کە دەستنیشان نەکراون لە پێش 2 ساڵی کە ئێستاوا خەریکە دێت خەریکە باڵێ ئەو شتانە کە بەداخەوە ئەمە حاڵەتە باوە درەنگ دەستنیشان دەکرێت باڵێ شتێکە تا لە بیرم نەچۆتەوە باسێکە ئەوەیە کە لە کۆمەلگای خۆمانە بەداخەوە لێگەڕن ینی منداڵ کە 2 ساڵ و 3 ساڵە لێگەڕن دەڵێن ئاوتیزم نییە چاک دەبێت حتا زۆر لە سایکیاتریستەکان ئەوانەیە کە ئیشی دەرونی و نەفسی دەکەن پزیشکەکان دەڵێن لێگەڕێ چاک دەبێت بۆ خۆی یا دوایی لەگەڵ منداڵ تێکەڵ بێت بەڵام نا دەبێت بە زانست کاری لەسەر بکرێن ئەوەی کە لێگەڕی بۆ خۆی لەگەڵ منداڵ تێکەڵ باشە لەگەڵ منداڵ تێکەڵی بکەیت بەڵام چی بەڵام ئەوەیە کە دەبێت بە شێوەی خۆی چۆن منداڵ جار وایە لەگەڵ منداڵ تێکەڵ دەبێت چۆن نازانێ و منداڵانە چ دەکەن قەلەق دەبێت مشەوەش دەبێت و دوور دەکەوێتەوە دەترسێت بۆیە دەبێت بە شێوەی خۆی بە شێوەیەکی باشتر منداڵەکان تێکەڵگەین بەس یەکی ئەوە بوو زمانە کێشیان هەیە تا ئێستا دەڵێت 2 قسەیە کرد 3 قسەیە کرد 3 وشەی دەگوت ئێستا هیچ ناڵێ ڕیگرێشنی پاش کەوتوێتەوە ینی ڕۆشتەوە بۆ پشتەوە ئەتەنشنە ینی تەرکیزیانە لەسەر شتەکان شتێکی پێڵێ ئەڵێ ئەو شتە ئاوایە تێناگات تەرکیزی لەسەر کارێک نییە یا کارێک دەیهەوێ بکات ئەو کارە ناتوانێت بە جوانی زۆر باش کەواتە یعنی دەستنیشانکردنەکە زیاتر لە چاودێریکردنی هەڵسوکەوتەکەیە کە لێرەدا ڕۆڵی دایک و باوک و بە تایبەتی باخچەکان و قوتابخانەکان دەورێکی زۆر ئەساسیان هەیە ئێمە لە باخچەیەکی ساوایان کامێرەی کوردستان 24 و بەرنامەی ساڕێژ چۆتە ئەوێ لەوێ تایبەتمەندی ئەم باخچەیە چییە؟ ئەو قوتابیانەی یان بڵین ئەو منداڵانەی کە هەندێک لەوان حاڵەتی ئۆتیزمیان هەیە لەگەڵ منداڵە ئاساییەکان بەیەکەوە یەک جۆر شێوازی پەروەردەکردن و فێرکردن وەردەگرن بابزانین ئەوان چۆن وەکو بەشێکی چارەسەر بە تێکەڵاوکردنی ئەم منداڵانە لەگەڵ منداڵی ئاسایی گەیشتونەتە چ ئەنجامێک بابێکۆ ببینین پاشان لەگەڵ چارەسەرکردن و خۆپارێزی لە حاڵەتی ئۆتیزم لەگەڵ مامۆستا مەهدی بەردەوام لەو فترەیە کە ڕۆزەکەمان دەست پێ کردیە منداڵی ئۆتیزممان زۆر لە بۆ هاتیە کو دەزانی ئۆتیزمی هەیە
طبعا چەند نیشانێکمان هەیە دەبی ئەو نیشانانە تەماشای منداڵەکەی کێلی دەزانی ئەو نیشانانەش نیشانی یەکەمینە ئەوەلینە یعنی هەموو کەس دەبی بزانانی ئەو نیشانانە کە چیە لەسەر منداڵی بەدیار دەکەویتن یەکەم نیشانە ئەوەیە منداڵ هەیە زیاتر لێک جار بانج دەکەی جوابت ناداتەوە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم پێش ئەوی فێرە زمانی دایکبی فێرە زمانی ئینگلیزی دەبی فێربوونە زمان ئینگلیزەکەشی لە شەخص نەبووە لە کەسە چکە نەبووە لە داک لە باب لە برادەر نەبووە بەڵکو لە تەلەڤیزیۆن بووە لە شاشەی بووە ئەوەش نقطەچی خراپە خاڵی سێم ئەوەیە کە ئەو منداڵە کە تەماشات دەکا ئای کۆنتاکتی نییە تەماشای چاو نابڕتە ناو چاوت ئەوانە نیشانەی سەرەکی ئۆتیزم ئەگەر تەشخیصکەین بۆ ئۆتیزم ئۆتیزم چارەسەرکردنی کاتێکی زۆری دەوێتن ئاسان نییە لەوانەیە دوسێ ساڵی بێتن هەتا تەمەنی منداڵەکەی گچکەتربی بەرەو باشتربوونی ئاسانترە هەتا گەورەتر بیتەمەنی بەرەو باشتربوونی زەحمەتترە بەڵێ ئەو حالەتانە یان ئەو عیلاجانێک ئەمە بە داک و بابان دەرێن بیکەن یەکەم دەبی خەوی ئەو منداڵەی چارەسەرکات کوڕەکەی من ناوی محەممەدە کە هینام کوڕەکەم گرفتی قسەکردنی هەبوو نەیدەتوانی قسە بکات بەس ئەلحەمدولیلا بە یارمەتی مامۆستایان لەگەر مدیر و هاوڕێکانی توانی کە لەو ڕەوزەیە فێری قسەکردن بێت. سەرتا کە هینامە ئێرە ینی کێشەمان گەلێک زۆر بۆ ڕاستی ینی هەراسانی کردبووین هەر لە ڕووی ترس لە ڕووی شەرم لە ڕووی لاساری لە ڕووی گوێڕالی نەکردن کۆمەڵک کێشەی هەبوو نەمان دەتوانی کە ینی جۆرەها شێوازمان لەگەر بەکاردێنا گوێڕال نەدەبوو کە هینامە ئێرە بە ماوەی زۆر کەم هەستمان کرد کە گۆڕانکارێکی زۆری بەسەردادن یان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هەسوکەوتەوە لە ڕووی شێوازی ڕەفتارکردنی لە ماڵەوە لەگەڵ ئەمە هاتن و چوونی زۆر گۆڕانکاریەکی گەورە بەسەرداهات. کارێکی جوانە لە ناو باخچەیەکە بتوانن هاوکار بن لەگەڵ پزیشکان ئەگەر ئێمە بمانەوێ وەکو ڕێگایکی چارەسەر کە ئەو باخچێ بەکاری هەناوە زیاتر تێکەڵ بن و بتوانن کارلێکێکی زیاتر لەگەڵ منداڵەکە بکەن و هاوکار بن لە دەستنیشانکردن بەڵام ئەگەر ئێمە بین لە ڕووی پزیشکی و لە ڕووی تەندروستیەوە باس لە چارەسەری حاڵەتی ئۆتیزم بکەین ئایا ئەم منداڵانە وەکو ئەوەی کە لەم تەجروبەیە بینیمان تا چەند ئەو دایک و باوکانە هیوایان هەبێت کە منداڵەکانیان ڕۆژێک لە ڕۆژان بەلایانی کەمەوە ژیانێکی ئاسایی باتە سەر بۆ خۆی ئۆتیزم ڕێنجە ینی هەمویان وەکو یەک نین هەیە زۆر ئاساییە خەفیفە هەیە زۆر شەدیدە بۆیە ئەبێ ئەگەر قرارە ئیشی لەسەر بکرێت دەبێت گرێدەکەی یاوەی کە لە چ ئاستێکدایە ئاستەکەی دیاری بکرێت ئەوانەیە کە ئاستەکەیان زۆر لەسەرەوە نییە ینی گرێدی یەکن و گرێدی دووش دەتوانن بە ئاسانی بێنە ناو کۆمەلگا ئەوانی تر پێویستیان هەیە کە زیاتر یارمەتی بدرێن و کاریان لەسەر بکرێت و ساپۆرت و یاریدانی کەسێکیان حتمما پێویستە کە لە بازە لە وڵاتەکانە بەرحاڵ حکوومەت بۆ خۆی دێکا بازە کەسێ خانەوادە بۆ خۆی دایک و با بۆەوەن ئەو کەسانە دێکن بەڵام ئەگەر کاریان لەسەر بکرێ و تێستیکەکان دەتوانن بێنە ناو کۆمەلگا و لە ناو کۆمەلگا کەسایەکی زۆر سەرکەوتوش دەبێ باس دەکرێت کە هەتا بۆ نمونە بیل گەیتس دەرەجاتێک لە ئۆتیزمی هەیە ئالبرت ئاینستین بۆ نمونە هەی بووە بەشێکی مێشکیان زیرەکترە بێت لە بوارێکە کە ئەتوانێت ئیسفادەی لێ بکرێت لە کۆمەلگاش کەواتە یعنی بە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کەسێک کە حاڵەتی ئۆتیزمی هەیە پێویستی بە تیمێکە پێویستی بە گروپێکە
کە هاوکاری بن کە من دووبارە دەمەوێت تاکید لەوە بکەم و کە خێزان و کۆمەلگا بەشێکی گرنگن تێدا ئەگەر ئێمە بمانەوێت نەهێڵین ئەم حاڵەتە زیاد بکە ڕوو بدە ئەگەر بە کورتی پێم بڵێ چۆن ئێمە ڕێگربین لە تەشەنەکردنی زیاتری ئۆتیزم ڕێگر نەبوونەکەی ئەو فاکتۆرانەی کە زیاتری دەکات دەبێت ڕێگری بکەین لەو فاکتۆرانە و پاشان ئەگەر ڕوویدا بین کار بکەین لەسەر ئەوانەیە کە ڕوویدا و ئەو حاڵەتەکەیان هەیە بۆی کە کار بکری یەکی ئەوەیە کە تەقلیدکردن لە منداڵەکانەکە و کارێکە لێرە دەکرێت لەو باخچێ ساوایانە ئەوەیە کە تەقلیدکردن لە منداڵی عادی شت فێر بن ئەوان چۆن دەکەن بەو شێوەیە فێر بن و تیمێک دەبێت لەسەر و شتە کار بکە یەکیان سایکیاتریستە ئەوەی دکتوری نەفسیە یەکیانەوەیە کە کەسێکە کە لە بواری قسەکردنە سپیچ تەراپیستە کار دەکا یەکێکیان ئاکیوپیژنال تەراپیست ئەوەی کە کار دەکا پێ ئەڵێ کە دەبێت ئەو وەختە چ بکەی ئەوە چ بکەی چۆن ئەو ئاوە بخۆی ئەو کەسانی کە شارەزا بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێگەگرتنەکە زیاتر ئەوەیە کە لە یەکەم ڕۆژی سکپڕیەوە دەبێ بەڵێ ئاگاداری ئەوە بین کە بەڵێ ئەو کەسەی کە دایک و باوکیش بە هەمان شێوە ئەو منداڵێک کە لە زگدایکایە ئەمانەتێک کە دەبێ بیپارێزە لە بەرامبەر چییە لە بەرامبەر ئەو ژەهرانەی کە هەیە لە بەرامبەر خواردنەکان کە هەیە و ئەو ڤایتەمین و ئەو شتانێک کە پێویستە بۆی دابین بکری بە شێوەیەکی بەسوود و تەندروست کە کەمتر بێتەوە زۆر زۆر سپاس مامۆستا مەهدی بابەتەکە زۆر هەڵدەگرێت و کێشەیەکە هەروە ئاسان نیە ئێمە بتوانین لە بەرنمەیەکە بتوانین هەموو زانیاریەکانی لەسەر باس بکەین بەڵام ئەوەی کە لێرە گرنگە بۆ دایکان و باوکان هەمووتان هەوڵ بدەن کاتێکی زیاتر لەگەڵ منداڵەکانتانە بەسەر ببن بۆی پێویست بۆ نەکات چەند کاتژمێرێک لەسەر تابلێت و ئایپادەکانیان بمێنەوە و بچنە دنیایەکەوە کە بەڕاستی دنیای ئۆتیزمە کە دوورە لە هەموو ئەو کارلێکانەی کە لە بینی دوو کەس دوو مرۆڤ ڕوودەدا هەوڵ بدەن زیاتر کات تەرخانکەن بۆ منداڵەکانتان دووریان خەنەوە لە تەکنەلۆژیا باوەشی خۆتانیان بۆ بکەنەوە چونکە ئەگەر هات و دایک و باوک خەریکی تابلێت و مۆبایلەکەی بێ زۆر زەحمەتە تۆ بتوانانی بە منداڵەکە بڵێ هەروایە ناژبێت ئەو شتە بە هیچ شێوەیەک ڕووبدا هەموو لایەکتان هەر تەندروست بن ئیشاڵا منداڵەکانیشتان هەر سەلامت بن دەزانم مامۆستا زۆر ماوە بەڵام کاتی بەرنامەکەم وەکو ئەوە پێویست نییە داوای لێبوردنەکەین ئەم بابەتە زیاتر هەڵدەگرێت هەموو لایەکتان هەر تەندروست بن منداڵەکانیشتان هەر سەلامت بن زۆر زۆر سپاس سەرچاو